چێرا بەسری دەدوێ چاغێ وەهانەبن بنێرنجن چونە زمانە حەتا کەنگیت دخەودابن کە چێرا بەسری دەدوێ چاغێ وەهانەبن بنێرنجن چونە زمانە حەتا کەنگیت دخەودابن بنێرنجن چونە زمانە حەتا کەنگیت دخەودابن روژا هشتی ئادارێ روژا ژنین جیهانێ لە هەموو ژنین کورد و ژنین جیهانێ پیرۆز بە و هێویدارم نە ساڵێ جارێکێ هەر ڕۆژ ڕۆژا ژن و مێرا بە ڕۆژا هەر کەسی بە هەر کەس دناوە ئاشتی و براتی و ماڵباتی دە ژیانێک خۆش دەرباس کرد بەلێ ئەم مەها ئادارێ دەنێ مەها ئادارێ دە گەلێک چالاکی هەنێ ئێ کێفێ هەنێ سەرهەڵدانی هەنێ ئێ غەمگینیە هەنێ وەک حەلەبچە لێ ژیان بەردەوامە نەورۆز نێزیک دەبێ ئیساڵ بەرنامێ منی نەورۆزێ لێ باژارێ ڤیانا و لینزێ و ساڵسوورکێنە یعنی بەرنامێ من نەورۆزێ ئیساڵ لێ نەمسانە ئەز 21 مەهێ لێ لینزێمە 22 مەهێ لە باژارێ ڤیانامە و 23 مەهێ لە ساڵسبورگێمە هێویدارم هەمی کوردێن مەی وێ دەرێ ئێ هەرێمێ وەرن ئەم سترانێن خۆ بە هەفتوورە بێژن و گۆڤەندا خۆ بەردەوام بکن بخێر و خۆشی وەرن ژن نوهادە نەورۆزاوەژی پیرۆز بن